بەیانیتان باش و هەموو لایەک بەخێر بێن. Good morning, everyone, and welcome. بە بۆنەی ڕادەستکردنی ئەرکی فەرماندەیی سەنتەری مەشقی هەماهەنگی KTCC لە عەقید ئەنتۆنیۆ فانتانسیسکۆ بۆ عەقید جۆسێپێ لیڤاتۆ دەستخۆشیتان لێ دەکەم ڕۆڵ و ئەرک و ماندووبوونتان بەردەنرخێنین کە لە ماوەی ڕابردوودا بینیتان بۆ پێشکەشکردنی مەشق و ڕاوێژ بۆ هێزەکانی پێشمەرگە کە کاریگەری زۆر باشی هەبووە لە بەرزکردنەوە و بەرەو پێشبردننی ئاستی سەربازی هێزەکانی پێشمەرگە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش. بەهێز و بازووی هێزەکانی پێشمەرگە بۆ پاڵپشتی هێزەکانی هاوپەیمانان توانیمان داعش تێک بشکێنین و هەموو ئەو ناوچانە ڕزگار بکەینەوە کە لە ژێردەستیاندا بوو. هیوادارین هێزەکانی هاوپەیمانان بەردەوام بن و هاوکاری و پاڵپشتیەکانیان زیاتر بکەن بۆ هێزەکانی پێشمەرگە لە ڕووی تەجهیز و تەسلیح و مەشق و ڕاوێژ بۆ بەرزکردنەوەی ئاستی ئامادەی هێزەکانی پێشمەرگە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و یان هەر گرۆپێکی ترۆریستی وەکو داعش لە داهاتوودا. و دیارە ئێوە ئاگادارن کە ئێمە پلانمان هەیە بۆ ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و بەردەوامش دەبین لە مەشق پێدانیان. لە کۆتاییدا دووبارە سوپاسی عەقید ئەنتۆنیۆ و هەموو ئەندام و سەربازانی هاوپەیمانان دەکەین بۆ هەموو هاوکاری و پاڵپشتیان بۆ هێزەکانی پێشمەرگە. دوای سەرکەوتنیان بۆ دەخوازین و هەروەها بە خێراتنی عەقید جۆسێپی فەرماندەی نوێی سەنتەری هەماهەنگی و مەشقی کوردستان دەکەین لەگەڵ هەموو ئەفسەر و سەربازانی تیمە تازەکانی هێزی هاوپەیمانان و بەڵێنیان پێدەدەین کە بەردەوام دەبین لە هەماهەنگی و پاڵپشتی بۆیان. Dear authorities, distinguished guests, good morning and thank you for being here today. میوانە بەڕێزەکان پلەداران بەیانیتان باش و سپاسی ئامادەبوونتان دەکەم. Lieutenant General Jabbar Jawad, Consul Generals and representatives of diplomatic corps, dear generals and commanders of the Kurdish security forces, honorable guests, my fellow Peshmerga and coalition trainers, a warm welcome and thank you for attending the change of command ceremony. First of all, I ask a moment of mourning inner silence for the Peshmerga martyrs and for the international coalition members who sacrificed their lives fighting Daesh terrorism.